من پێم وایە شتێکەیە چارەسەر نەکراوە ئەوەیە کە قەزیەی فەڵەستینە و قەتل و عامکردنی خەڵکی فەڵەستینە ئەم کارا بێ ڕابوەسترێت ئەوە تا لە ئیتالیاوە بە باخیرە خواردن و کۆمەک ئەنێردرێت بۆ فەڵەستین ئەڕوا لە شوێنێکەوە بۆی ئەڕوا خەڵک نایەوێت ئەوە ببینێتەوە جارێکی کە ئەم هەموو جەرائیمانە بە بەرچاوی ئەکرێ و خۆشبەخت بێت و وا تەسەوورکە کە خەڵکێکی مەدەنی و پێشکەوتو و ئەوروپی و ئینن بۆیە خەڵک بە تەسەوری من ئەمە کارێکە کە کردویانە کارێکی گەورەیە هێز و قووەتی خۆیان زیاتر ناسیوەتەوە تەسەورەکەم ئەم کارە هەر بەردەوامی ئەبێ ئەمە بەس ڕەبتی بە فەڵەستین نییە ئەگەر ئەم ڕۆژەشیان ناوناوە ڕۆژی غەزە واتە ئێمە هاتوونێتە مەیدان ئەم ڕۆژە بۆ دیفاعکردن لە خەڵکی غەزە بەڵام ئەمە ڕەبتی بە ژیان و گوزەرانی خەڵکی ئیتالیشەیە ژیان و گوزەرانی کرێکاران باش نییە مامۆستایان وەسییان باش نییە تەوزیف کەمترە بێ بودجە و بودجەکان زیادەکە هەروە بێتەوە ئەمە بووەتە مای ئەوەی کە خەڵک بێتاقەت بێ لەم هەڵومەرجە ئەمانە یەک سلسلە تەظاهورات و خۆپشاندانی بەدواوە ئەبێ تەسەورەکەم ئەبعادی ئەمە لە هەڵومەرجی حرەکەی ڕادیکاڵ و پێشکەوتو نیقابە و اتحادیەکان هەیە کە چەند لە ئاستێکی نەک ئیتالیا کە هەوڵ بدەن لە دەرەوەی ئیتالیاش لە ئەوروپا چۆن ببێتە حرەکەیەکی جەماوەری گەورە کە بتوانێت تەسیراتی عمیقی هەبێ لەسەر سیاسەتەکانی حکوومەتەکانیان و ئەم کوشت و کوشتارەی کە لە خەڵکی فەڵەستین شەکرێ